بەناوی خی گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لا ڕۆژێکی نوێ لا گەشتی شیکاری وەرزشی لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست سپێک دەگەینەوانێ. بێگومان ئەمڕۆژ درێژە دەدەین بە باسکردنمان لەسەر گرنگترین یاری ساڵ جگە لە یاری کۆتایی مۆندیال وەکو پێمان وتن کە پێشتریش ئاماژەمان پێکردووە لە ساڵی بەڕێوەچوونی مۆندیال لە یاری کۆتایی مۆندیال دەبێتە گرنگترین ڕۆداوی وەرزشی، بەڵام بێگومان هەمیشە و هەمیشە یاری کۆتایی چامپیۆنز لیگ وەکو ینی گەورەترین ڕوودا و دەمێنێتەوە جگە لەو یاری کۆتایی مۆندیالی کە ئێمە باسی لێوە دەکەین. شەوی ڕابردوو پاریس سەن ژەرمان بۆ جاری دووەمی لە سەریەک بووە پاڵاوانی چامپیۆنز لیگ، ئەو تیپەی کە خەونی بەوە دەبینیت بە نازناوێکی چامپیۆنز لیگ وە کۆمەڵێک پارەی پرۆژەیەکی گەورە لە ماوەی نزیک بە 10 ساڵ بە 11 ساڵ کە هەوڵدان بوو بۆ یاری کۆتایی چامپیۆنز لیگ کە دوجار گەیشتنەوەی یاریی کۆتایی چامپیۆنز لیگ لە ساڵ 2020 پێنج کاتێک ڕوبەڕووی بایرن بنەوە بە تاکە گۆڵێکی کۆمان شکستیان هێنا بەرامبەر بە بایرن، بەڵام ئەم تیپە نەڕووخا لە کۆتایی ئەگەرچی ئەستێرەکانی کۆکردەوە، گەرچی ڕانەرە گەورەکانی هێنا، ئەگەرچی کارلۆنشلۆتی کردا بە ڕانەر ئیبراهیمۆڤیچ و تیاگۆ سیلڤا و چێ و یعنی باشترینەکانی لە خۆی کۆکردەوە. دواتر گەیشتەوەی ئەمپاپی هێنا، دواتر نیماری لە بەرشەلۆنەوە برد لە ساڵی 2007، دواتر لیۆنێل مێسی برد لە بەرشەلۆنەوە بۆ ڕیزەکانی. یعنی ئەتوانین بڵین ئەوەی گۆڕانکاری هەبوو، ئەوەی کە خزمەتکردن هەبوو لەم تیپە ئەنجامیدا، بەڵام لە کۆتاییە هەر بە خەونەکەی نەگەی کە دوامین هەوڵیانەوە بوو کە کاتێک سیانەی نێمار و مەسی و ئەمپاپیان پێکەوە کۆکردەوە، بەڵام دەستکەوتی ئەم تیپە گەیشتەوەی کە قۆناغی چارێکی کۆتایی یاخود قۆناغی شانزەی چامپیۆنز لیگ و چارێکی کۆتایی چامپیۆنز لیگە، واتان گاوەکان گەورەتر نەبوو. تا ئەو کاتەی ئەم تیپە گەیشتە ئەو بڕوایی پێویستی بە پلانێکی نوێ هەیە، پێویستی بە پرۆژەیەکی نوێ هەیە. من 12 ساڵ 13 ساڵە قوربانی ئەم نەگەیشتم بە خەونەکەم، بۆیە خۆی ناچار کرد لەوەی خۆی باتە دەست کەسایەتیەک ڕایەنەرێک کە پێشتر مێژوویکی جوانی لەگەڵ بەرشۆنەدا نووسیوەتانێ و جگە لەوەش خامێکی جوانیشی لە ئیسپانیا بۆ خۆی کۆکردوانێ لەبەری ئیسپانیایە کە لە مۆندیال لە قۆناغی کۆمەڵەکان دەرەکرا و لە یۆرۆیا ماڵاواییە کرد، هات ئیسپانیایەکی دروست کرد و هێنایەوە قۆناغی چوارگۆشەی زێڕین و بەم پێوە و بەم سیڤی کە لویسینریشی هەیبوو و هاتن جۆڕایاڵی ئەم ڕێگرە بوون. من پێشتیش پێم وتون وێسە ژێڵێمەوە ئێنریکی دوو پرۆژەی لەبەردەما بوو و پرۆژەی خۆی پێشکەشی هەردوو تیپەکە کرد کە یەکێک لەو تیپانە چێلسی بوو و تیپی دووەمیش پاریس سەن ژەرمان بوو. گفتوگۆی یەکەمی ئێنریکی بە پێی زانیاری ڕۆژنامەنووسان و بە پێی زانیاری ڕۆژنامەکان لەگەڵ چێلسیا بوو و ڕێگنەکەوتن بوو لەگەڵ چێلسی چونکار لە سەرەتای پرۆژەکەوانێ پێش هاتنی مارێسکا تەبان ئەو بوو کە پێش هاتنی لامپارد ڕێگ نەکەوتن لەگەڵ چێلسیە کە دواتر ئەو بوو ئەم پرۆژەکەی خۆیان بە پاریس سەن ژەرمان و ناسر خلێفی بەڕابەرایەتی کامپۆس گوێڕایەڵ بوون بۆ پرۆژەکەی ئینریکی. یعنی وەرن سەیریکەن ئەو گوێگرتنەی کە پاریس کردی لە ئینریکی و بەرهەمەکەی چی بوو. تەبان خۆتان باشە زانین ئینریکی هەرەو کەسە بوو کە کاتێک ڕێکەوت لەگەڵ پاریس سەن ژەرمانە پێی ڕاگەاندەبوون کە مەسی و ئەستێرەکانی ناوێت لە تیپەکەی، بەڵکو ئەو دەیوێت تیپێک بەخواستی خۆی دروست بکە. ئەو بوو هێدی پاریس سەن ژەرمان دەستبەرداری نیمار بوو و دەستبەرداری مێسی بوو، ئەوی مایەوە ئەمپاپی بوو وەرزێکی لەگەڵ ئەمپاپیا بەڕێ کرد، هەوڵیدا لەگەڵ ئەمپاپیا بمێنێتەوانەوە بۆی کە بەردەوام بێ، بەڵام لە کۆتای ئەمپاپێش ڕۆشنی هەڵبژارد، بەڵام ئەم ڕاهێنەرە هیچ کێشەیەکی نەبوو لە ڕۆشنی ئەمپاپێش، بەڵکو بە کۆمەڵە گرێبەست کە ئەنجام درابوو، کۆمەڵە یاریزانیش کە خودی خۆی تیپەکە هەیە کە کۆمەڵی ئەستێری لابوون و توانی تیپێکی تۆقێنەر دروستکە. ئێستا پاریس سەن ژەرمان لە جیاتی ئەوەی خەونی بردنەوەی چامپیۆنز لیگ بێ یا بۆ نمونە، یعنی ئێمە پێشتریش پێم وتون 2 ساڵ پێش ئێستا کە باسی پاریس سەن ژەرمان نەکرا هەموو کەسێگەیوت ئەم تیپە زمانی چامپیۆنز لیگی نییە، بەڵام ئێستا کە باسی پاریس سەن ژەرمانەکەی ئەڵەی مەترسیە بۆ تیپەکان بۆ 2 ساڵی داهاتووش کە ڕکابەری لەسەر بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگە و تەنانەت ژمارەکەی زیدانیش بە جوانتریش دووبارە بکاتەوانێ، چونکە بۆ ئەم تیپە شەوی ڕابردوو ڕێژەی کۆنتترۆڵی لە یاری کۆتایە گەیاندە ڕێژەی لە 175 کە ئەمە ڕێژەیەکی زۆر خەیاڵیە. ئەم تیپە ئەگەر لە ڕووی خوێندنەوەی شێوازی یاریکردنەوە بچی بە دوایە بچی سیرەکەی ئەم تیپە هەموو شێوازەکانی یاریکردن لەگەڵ خۆیان کۆ دەکاتەوە. یعنی لویس ئێنریکی
ڕاهێنەرێک نییە سەر بە قوتابخانێکی تۆپ پێی دیاریکرابێ بەڵکو ڕاهێنەرێکە لە هەموو قوتابخانێکی تۆپی پێهێناوێتی لە ناو تیپەکەیە بە جوانترین شێوە پێشکەشیەکە جیاوازە لە هەر ڕانەرێکی تر ڕەنگە ئێمە بە مۆرینۆ بڵین لەسەر ستایلی کاتێناچوو ئیتالیا بۆ نمونە بە ئەنچلۆتی بڵین لەسەر ستایلی 4-4-2 دایمۆندی کە بامان شێوەچێتەوە سەر شێوازی کلاسیک یا بۆ نمونە چێتە شەر شێوازی کاتێناچۆ کە شێوازی کتابە پێشتر بە گواردیۆلاشمان وتو ئێڵەی ناوانێ وتومانە گواردیۆلا لەسەر شێواز یاریکردی تۆتال فوتبۆڵە باشە یا بە یۆرگن کلۆپ و بانزەفلیکمان وتومانە لەسەر شێوازی گیگن پرێسینگە یعنی هەر ڕاهێنەرێک شێوازێکی یاریکردن بۆ خۆی دیارێکە لەسەر شێوازێکی یاریکردن ئەی ئینریکی چیەکە ئەنریکی ئەبەم جۆرە ڕەفتارەکە ینی ئمە ساڵێکی ڕێگە ئینریکی بوو وڵا لە وەرزی ڕابردوش بەرامبەر ئەستۆن ڤێلا بەرامبەر بە ئارسناڵ بڕۆن سری یارەکان بکەنانێ هاتووە کاتێک تیپەکەی چۆتە سەر شێوازی گیگن پرێسینگ بە باشترین شێوە جێبەجێ کردووە تیپەکەی خسۆتە سەر شێوازی تۆتال فوتبۆڵ بە باشترین شێوە جێبەجێ کردووە کلاسیکە یا هێرشی ڕاستەوخۆ بە باشترین شێوە جێبەجێ کردووە کەواتە لویس ئێنریکی تێکەڵەی هەموو شێوازەکانی یاریکردنی لە تیپەکەیە کۆ کردوێتەوە یاریزانەکانی وا ڕاهێناوە کە بۆ هەموو شێوازەکانی یاریکردن ئامادە بن یەکشەمەی ڕابردوو باسی ئامادەی یاریزانەکانی پاریسن بۆ کردن کە بڕۆن سەیریکەن خولەکی ئەگەرچی کڤاراش و ڤیتیناش و دیمبڵیش لە تیپەکە چوونەتە دەراوانێ بەڵام بڕۆن سەیری خولێکی زیادکراویشکەن بزانن توانای جستێ و تیپێ لەکوێیە بزانە چۆن هەر کۆنتترۆلی تۆپی کردووە بزانە چۆن ئەگەرچی کەرەسەکانی ئەرسناڵ باشتریش بوون لە گۆڕانکاریەکانە بەڵام بڕۆن سەیریکەن بزانن چۆن پاریس هێشتا هەر هەوڵدانی بەردەوامەوە هەر هەوڵدایە گۆڵی تر تۆمار بکە چونکە توانایم جەستەیم تیپە و ئەو بەرمەجەی ئینریکی دایناوە بۆ بەڕێوەبردننی ئەم تیپە بۆ مامەڵەکردن لەگەڵ پاڵاوانەتیەکان و بۆ ڕێخستنی پاڵاوانەتەکان پەرفێکتە بۆیە لویسێنریکی نەگەم ساڵی ڕابردووش هەر باشترین ڕانەری گیان بۆ بەبێ هیچ ڕکابەرێک کێ پاڵەوانی مۆندیالەبەی کێشەی من نییە بەرازیلەی با پرتوگالەی با چێ ئەیبا چێ ئەیبا چێ ئەیبا باشترین ڕاهێنەری ساڵ بۆ ئەم وەرزەش من بەپێی ئیش قسەیەکەم هەر بەپێی دەستکەوتەکە نا بەپێی ئیشکردن لەسەر تیپەکەی من ڕاهێنەرێگە بینم تیپەکەی ڕاهێناوە لەسەر 4 شێوازی یاریکردن ڕاهێنەرێگە بینم تیپەکەی گۆڵی لێکرێ کێشەی نییە تیپەکەی گۆڵەکە کێشەی نییە ئەچێتە کاتی زیادکرا و کێشەی نییە خۆ ڕەنگە پاریس سەن-ژەرمان لە لێدانێک لاکەرەوەکانە بشدۆڕە بەڵام بشدۆڕێ ئەمەوە ناگەینەکە تامان من بێڕێزیش بارتتان ناگەم بەڵام ئەوە ناگەینە بڵێن ئینریکی پرۆژەکەی نەخێ ئینریکی هاتووە بە کەمترین ماوە بە ناڵێن کەمترین خەرجی لەبەر خەرجێکی باشی سەرفرۆگەر نزیک بۆ تۆ نزیکی 100 میلیۆن بەڵام ئێمە هەمیشە وتومانە کۆمەڵێک ڕانەر کۆمەڵە شت دەکەن بۆ تیپ یعنی شێوازەکانی گۆڕێ تاوا وڵامی کۆمنتەکانی شێموانێ بەڵام تۆ بتێ پاریس سەن-ژەرمان ینی لە کۆتایی پرۆژێت سەیریکە یەک مشکلە زۆر هەیە بۆ نمونە کاتێک تۆ دی وەسفی ئێستا بۆ نمونە من وەسفی پاریس سەن-ژەرمان و ئینریکی یەکەم ئیتر لای ئەم خەڵکە ئەبێ بەچی ئەم کابرایە بێ بە لیڤڵێکی زۆر سەرانێ ئەبێ قەت نەدۆڕێ یا بۆ نمونە کاتێکی ڕەخنە لە دڵخوازێکی خۆی گریە ئێستا بە نمونە بام یەکشتی نمونەتان پێ بێنەوە من لەوە شێ نزیک بە 250 پۆستم لەسەر گواردیۆلا کرد بە لەو پەیجەمە لەوە چێ 200 ستایشی گواردیۆلا و کارەکانی ببێت بە ماوەی ئەو 10 ساڵی کاری ڕانانەی کە کردوێتی لە مانچستەر سیتی و مێژووی بۆ مانچستەر سیتی نووسێتەوەی کردوێتی لەگەڵ بەرشۆنە کە من پێم وایە لەگەڵ بایرنی شاوەڕێژەیەکی باش وەکو خودی گواردیۆلا سەرکەوتنیە بەڵام تەنها لە چامپیۆنز لیگەکە سەرکەوتوونەبووە بەڵام هاتووم پۆستێکم کردو و توومە ئەم گواردیۆلا ئەو نەبڕە پارەی سەرف کرد بەبێەوەی یەکشت بڵێ بەراوردم کردو بە ڕانەری تر ئەم ڕاپارەی ئەم نەسەرفکرا و ئەو نەسەرفکرا و ئەو نەسەرفکراوە تەمان زۆربەی زۆری دەستکەوتەکانی گواردیۆلا لە نێوخۆی ئینگلتەرامایە ینی دەستکەوتی نێوخۆی ئینگلتەرا بوو کامەجێی هەر بایەخە بەڵام خەڵک قوبوڵی نییە خەڵگەوێ هەمیشە تۆ ستایشی گواردیۆلاکەی گواردیۆلا قابلی ڕەخنە لێگرتن نییە بۆ نییە تۆ ڕەخنە لە گواردیۆلا بگری بۆ نییە بڵێ گواردیۆلا پاری زۆر سەرف کردووە ئیلا بێ کە وتیشە گواردیۆلا پاری زۆر سەرف کردو بێ بچیتەوە سەرەوەی بڵێ وەڵا ئەم تیپە باڵانسی یانەکەی زۆر بەرز کردوەوە نرخەکەی لەم نەچۆتە سەر ئەو نەبی باسی فرۆشتنی یاریزانەکانی کەیبی باسی ئەوەی کەیبی باسی ئەوەی کی یعنی کورت و مختصر حەزی بە مجامەلەکردنە
ئەمە لێرە بووی نابێ من مجاملەت ناکەم من ڕاستی لۆ خۆ بێت ئەندیشی من پێ دەڵێ مەگەر ئەم یاریەشی بدۆڕانایە لە پێش هەموو ڕانەرەکانی تۆپی پێبوو وەکو ئیشی ڕاهێنان من ئیلاقەی ئیشی ناو یاریگامێ ئیشی ڕاهێنەرێکمەیە کە چەندە غەڵەتەکە لە ناو بەڕێوەبردننی یاریە ئیتر ڕفتاری دەرەوەی خەبەرایەتی دۆنا ڕۆمای کردو لەگەڵ ئەمەی کردو لەگەڵ ئەمەی کرۆ منیش تێبینیم لەسەرمەیە بەڵام من لە بواری ڕاهێنانەکەی حەقی شەکەیم هەیە من ئەوە وەرەگرم کە ئەم کابرا لە بواری ڕانانە چی ئیزافەی داوە بە یاریزانەکانی و چۆن تیپەکەی ئامادە کردو و چۆن مامەڵە لەگەڵ دۆخی یاریەکە ئەمە هەڵسەنگاندنی منە بۆ ڕاهێنەر ئەو ڕاهێنەرانی کە تۆ ئێستا تەوێت ناوی بێنم 3 ساڵیشە نازانێ مامەڵە لەگەڵ دۆخی یاریە بکە زۆر ڕاهێنەرمانەی لە تۆپی پیان نازانێت دۆخ ئێستا هانزی فلیک ڕانەرێکی زۆر ژیرە زۆر ئیشی جوانی بۆ بەرشەلۆنە کردووە بەس یەک کێشەی هەیە لەگەڵ دۆخی بەڕێوەبردننی یاریە نوقسانێکی لەمە هەیە چونکە چییە کە لە ڕقە لەوەی پێداگرێت لەوەی ئیلا بێ بەو شێوازەی خۆی یارەکە کۆتایی پێبێنێ ئیلا ئەبێ بەو شێوازەی خۆی یارەکە کۆتایی پێبێنێ ئەگنا ئەگەر یەک گۆڕانکاری ڕووبا لە هانزی فلیکە بۆ نمونە ئەم سەرەتا باشەی کە دەست پێەکەی ئەمەکەیەکی یەک تۆز لە خۆ ببووری خۆ واقعی تەسلیمبوونی ئەوە بکەی کە تیپی بەرامبەریش تموحەیە بی تۆزێ لە شێواز یاریکردنەکەی خۆ ببووریت و گۆڕانکاری تیاپی ڕەنگە بەرشۆنە یەکێک لەم چامپیۆنز لیگانی بپەردا بەڵام لویس ئێنریکی ئەو ڕاهێنەرەیە کە ئەمە تەطبیقەکە ئەتیادیە ئێستا بۆ نمونە بایرن تۆپی ویست کێشەی نەبوو قەیچێکە تۆ بۆ تۆ فەرمووەرە گۆڵم لێ بکە بەس تۆ فەراغەکەم بەرێ با من گورزی خۆمە لێ بووە شێنم یعنی پاریس سەن جەرمان هەموو شتێکی قوبوڵە قوبوڵێتی تۆپەیەتی کێشەی نییە و شێوازی گۆڵکردنی خۆی دۆزێتەوە یەت کۆنتترۆلی تۆپ لەگەڵەکە بەر چۆنێ بە شێوازی گۆڵکردنی خۆی دۆزێتەوانێ بەڵام تۆ ناگرێت لە 50 یاریابی یەک یاری بە نمونە وەربگری مارێسکا داڕشتەی ڕۆبەڕووبوونەوەی لەم یاریە مارێسکا زۆر ژیرانە مامەڵە لەگەڵ تۆتال فوتبۆڵاکە زۆر ژیرانە مامەڵە لەگەڵ هێزی تاکەسی تیپاکە ئەخۆ ئارتێتا شەوی ڕابردووەوەی کرد بەس فەرقەکە چی بوو فەرقەکە جیاوازی یاریزان بوو چێڵسی کە لە پاریس سەن جەرمانی بردەوانێ لە 4 هەجمە 3 گۆڵیان کرد بەڵام لە بەرامبەردا ئارسینال لە جێم یەکەم 3 هەجمەی هەبوو سەرەتای جێمی دۆم هەجمێکی تریە بوو لە 4 هەجمەیە گۆڵت کردووە ئەمە جیاوازی نێوان چێڵسی و ئارسنال بوو بۆی شکستی پێبێن یعنی کە ئێمە ئەماڵی ناڵێن ئەم شێوازە شکستنانێ باش شکستێنێ ئەتوانی ڕایگیری چونکە هەموو شێوازێک ڕاگررتنی هەیە بەڵام گرنگە تەوفیقە دەبێ یاریزانەکانە گرنگە یاریزانەکان بتوانن سەرکەوتوو بوون لەو هەلی کە بۆیان نێتەوانێ چێڵسی لەو 4 هەلە سیانیانی کرد بە گۆڵ بەڵام ئارسنال لەو 4 هەلە یەک دانیانی کرد بە گۆڵ بۆیە یارەکە درێژەی کێشە ینی تۆ تێبگەل لە بابەتی لە چ دیوێک ڕەخنە لە ڕانەرەگری لە چ دیوێک باسی ڕانەرەکەی کە باسی ڕانەرەکەی باسی چیوشی ڕانەرەکەی یعنی من وەرزی ڕابردوو بۆم باسکردن ئەو کاتێک کە ئێندێکی پاریس سەن جەرمانی کردە پاڵەنچۆم 750 میلیۆنی سەرف کردبوو بەڵام هیچ کاتیش باشی فرۆشتنی یاریزانەکانم بۆ نەکردن هیچ کاتیش پێم نەوتن نرخی تەسویقی پاریس سەن جەرمانی گەهێنێتە شو چونکە بۆ من باس لە ئیشێگەکەم ئەڵێم ئەندیشی بەو گۆڕانکاریانەی کە کردوێتی ئیشی من پاکانەکردن و لەکەدارکردنی ئیندیچی نیە نە من باسی سەرکەوتنی ئیندیچیەکەم کە باسی سەرکەوتنی ئیندیچیەکەم ئەڵێم بەمەنە بڕەپارە بەمەنە گۆڕانکاری توانی وێتی ئەم تیپە کاتە پاڵەوانی ئەوروپا ئەتە پێویست ناگا من بێمە سەرەوەی بڵێم فلان کەسی فرۆشتووە و فلان کەسی فرۆشتووە و پاریس سەن جەرمان لە بازاڕە 2 میلیۆنێ کرد ئێستا 4 میلیۆنەکە ئەمە بێت چاقاڵبی مجاملەکردن ئەمەی شەکەی من تێگەیە من کە چوومە سەر شێواز یاریکردنی مۆستایشی ئیندیچیەکەم ئەلەم بڕەپارێژ هەرسە خۆ من کە بۆ نمونە پێ دەڵێم گواردیۆلا 2 میلیاری سەرف کردووە ئەمە واتای سەرزەنشکردنی گواردیۆلا نییە نەخێر بەم 2 میلیارە تیپێکی بێزی مەوان سەرسیتی دروست کردووە پێت ئەڵێم ئەم یعنی بە نمونە من پێ دەڵێم ئەڵێم ئەم تیپە 20 نازناوی بردوێتەوە بەم پارەی کە سەرفی کردووە بەڵام تۆ بە من ئەڵێ ئەی چەنی فرۆشتووە ئەی من بێم ئەم مناقەشە ناشینە لەگەڵ تو بکەم بڵێم ئەی گواردیۆلا کاتەمان سەرسیتی خاوەنی چیە بوو خاوەنی کۆمپانی بوو باشترین بەرگریکاری پرێمەر لیگ بوو خاوەنی دەیڤید سیلڤا بوو باشترین ناوەندی پرێمەر لیگ بوو خاوەنی ئەگوێرۆ بوو باشترین گۆڵکەری پرێمەر لیگ بوو خاوەنی دیبروین بوو باشترین ناوەندسازی ژیان بوو ئەی ئەبێ من بێم ئەم حساباتە ئێخۆ من ئەوە بکەمەوە بە پارە هەموو گرێبەستانی کردوتی بای پارەی و یاریزانانە نییە کە خاوەنی بووە بایەوە ستێرانە نییە کە خاوەنی بووە خاوەنی فێرناندینۆ بۆ یعنی خاوەنی چەندینە سێری بەس نا ئەمن ئیشەکەمان ناشرینەکە
ئێمە کە باسی دەستکەوتەکەین ئەڵێم ڕانەرە بەم نەدەست ئێستاشی لەسەر بێ ئێنریکی شایانی ستایشێکی گەورەی بەرامبەر و کردێتی بە پاریس سەن ژەرمان لە ماوەی 3 ساڵە توانیوێتی 3 نازناوی خول 3 نازناوی سوپەر 2 نازناوی چامپیۆنز لیگ 1 نازناوی جام نازناوێکی جامی کیشوەرەکان نازناوێکی جامی سوپەری ئەوروپی کە لەسەر ڕێشە بۆچی بۆ نازناوێکی جامی سوپەری ئەوروپی تر و هەروە لەسەر ڕێشە بۆ نازناوێکی جامی کیشوەرەکانی دیکە یعنی لەسەر ڕێ بۆ بردنەوەی 13 نازناو بەس لە ساڵی 2026 لە کاتێکان تیپە تێچووی گرێبەستەکانی نەگەیشتۆ 850 میلیۆن بەڵام من نام باسی فرۆشتنەکانی کەم بڵێ مەڵاو نەشی فرۆشتووە نامیش ئیشی من ئیشی شیکەرەوە ئیشی کاری وەرزشی تەندروست ئەمەیە تۆ کە باسی دەستکەوتی ڕانەرەکی باسی سەرفیەکانێکی تر پێویست ناگا بچیتەوە مجاملێکی بۆ تەفاسیلی ئەمە ئەو کیلۆ چونکە ئەمە ئەو باتە سەر دیویشی ناشرینی تر چونکە ئەو کاتە تۆش بینسافی بەرامبەرم تیپەکەی باسی ئەستێرەکانی دیکە ناکەی کەم تیپە هەی بۆ باسی هەموو گۆڕانکاریانە ناکەی کەم تی بووە بێ لە سنووری خۆی و لە ڕێڕەوی خۆیان باسی شتەکە بکەی ئەمە کۆی گشتەکەی و ناگەێنێ ئێمە ڕەخنە لە ئارتێتا بگرین بەڵکو وەکو مامەڵەکردن لەگەڵ دۆخی یاریە من پێم وایە ئارتێتا هەموو هەوڵێکیدا بۆ ڕاگررتنی چەکەکانی پاریس سەن ژەرمان ئێستاشی لەسەر بێڵێمەوە من پێم وتنوتم یاریە کۆتاییەکان توانای تاکە کەسی یەکلایەکاتەوە ئەوە لێهاتووی کڤارایە کە سەر ڕاوی تۆپەکە دوورە لی بەڵام هەوڵ دەدات بە شێوەیە خۆی خاتە بەرقاچی ماسکێرای یاریزانی ئارسناڵ کەوا دەکات بە زۆر عەرقەلەی پێ بکە ئەمە لێهاتووی و ژیریە و یاریزانەی کەواکە و پەنالتی دروست بێ و پاریس سەن ژەرمان بگەڕێتەوە کە شیارەکە ئەگناوەکو بەڕێوەبردننی یاری ئارتێتا هەتاوەکو 90 خولێکی یاری زۆر بەباشی مامەڵەی لەگەڵ یاریەکەیا کرد بەڵام لە خولێکی زیاد کراوە لە سی خولێکی کاتی زیاد کراوە لە غیابی برنە دەرەوەی ڤیتینا و دیمبڵی و کڤاراتسخیلیا کارچێکیان بۆی پێکانەوە چوونە دەرانێ ئارتێتا نەیتوانی ئەرکی یاریزانەکانی بە هەمان شێوەی پێویستدا بشکە گۆڕانکاری لە ئەرکی یاریزانەکانی ئارسناڵا نەبوو ئەگنا ئارسناڵ لە توانایدا بوو لە کاتی زیادکراوە یارەکە لە سوودی خۆی کۆتایی پێبێنێت و یەکێک لەو جیاوازیانەی کە هەبوو من دوێنێش پێم وتن شەوی ڕابردوو تیپێک کە هیچ یاریەکی لە چامپیۆنز لیگیان نەدۆڕان پلەی دووەمی دەستەبەر کرد و تیپێک بە لێدانی یەکلاکەرەوە بووە پاڵەوانی چامپیۆنز لیگ لە کاتێکا گۆڵپارێزەکەی هیچ لێدانێکی یەکلاکەرەوەی نەجێڕایەوە بگرێت تیپی ڕکابەر لێدانێکی یەکلاکەرەوەی گێڕایەوە بەڵام ئەم تیپە بوو بە پاڵەوانی چامپیۆنز لیگ تاوان نمونەیەکی زۆر سەیرەزانی بەڵام لە کۆتاییە کەس ناتوانێت بڵێ پاریس سەن ژەرمان شایستە نییە و کەسیش ناتوانێت بێڕێزی بەرامبەر بە ئارسناڵ کات چونکە وەرزێکی تاقەت پڕۆکێن هەر ئەمێ ماندووبوونی یاریزانەکان هەر ئەمێ من پێشتر باسی ماندووبوونی یاریزانەکانم بۆ کردن باسی تێبەڕبوونی کاتم بۆ کردن چونکە ئەم توانات جەستەیە ئیلا کاریگەری هەیە یعنی لە سیخولێکی کاتی زیادکراوە بینیتان یاریزانەکانی پاریس سەن ژەرمان چۆن لە یاریگادا دەجوڵان و بینیشتان یاریزانەکانی ئەرسناڵ زۆر چۆن لە یاریگادا دەجوڵان بۆیە ئێستا پاریس بووە بە تیپێکی مێژووی چامپیۆنز لیگ پاڵەوانێکی ڕاستەقینی و ناسر خلەفیش پاش کۆتایەتنی یاریەکە باسی لێوە کرد وتی گرێبەستی نوێژ بۆ ئینریکی ئەنجامەدەین تیپەکەی دووبارە بۆ نۆژەنەکەینەوە سەیرە تیپەکەی دووبارە بۆ نۆژەنەکەینەوە یعنی هێشتا ئەمان بەدەم داواکاری ڕانەرەکەون ڕانەرەکە ئەپدەیتەکە چونکە ئێمە میشە وتومانە ئەپدەیت زۆر گرنگە مێ متمانە بۆ خۆت دروستکەی بۆ نمونەم ساڵ ئەنجامێگەینە تویتە چوارگۆشەی زەڕین بڵێ وەڵام من گرێبەستی گەورە ناکەم یان ناچمە مێرکاتۆوانێ بەم تیپۆ توانم چامپیۆنز لیگ بەرمەوانێ ساڵی ڕابردوو ئابووم وەکوی کە بەسەر بەرشلۆنەی فلیکاوە ئێستا زۆر گرنگە بەرشلۆن لەم گۆڕانکاریان ناکە چونکە بەرشەلۆنا وەرزی ڕداهاتوو پێداگرێت لەوەی کە نازناوی چامپیۆنز لیگی یعنی ڕکابەرەکە خۆشتر دەبێت ڕیال مەدرید زیاتر هەوڵ بۆ دەستەبەرکردنی چامپیۆنز لیگا بایرن لەگەڵ کۆمپانیا دوا هەوڵیە بۆ بردنی نازناوی چامپیۆنز لیگ ئارسینال ساڵی داهاتوو باشترێتەوە بۆ ڕکابەریکردن لەسەر بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگ بە هەمان شێوەی پاریس سەن ژەرمانیش لە ملیۆن ململانیەکە دەمێنێتەوانێت بۆی کە جارێکی تر نازناوی چامپیۆنز لیگ بۆ خۆی دەستەبەر بکاتەوە بۆیە ئەنی من لە کۆتاییامەوە بڵێم یعنی ئەبێت تێبگەی لەوەی کە تۆ ئەم تیپە بەرهەمی ماندووبوونی پرۆژەیەکی سەرکەوتووە و پاریس سەن ژەرمان پاڵەوانێکی شایستەیە و پاڵەوانێکە کە بۆ پەڕی شایستەی بۆ پاڵەوان و پاریس سەن ژەرمان یاخود ئەرسناڵیش یاریکی ناوازی پێشکەش کرد لە یاری کۆتاییە و کۆمەڵە یاریزانی ئارسناڵ بە تایبەتی زۆر پێرفێکت بوونی چەکلاوانی کەیتر بەبوونی لە دەستدانی نازناوەکەوە
گەورەترین غەدری بەرامبەر دەکرێت و لە ناوهێنان دوور دەکرێت و دیکلان ڕایسە کە من پێم وایە یەکێک بووە لە هەرە باشترین یاریزانەکانی چامپیۆنز لیگ کە دانی بە دووری نازامەگەر باشترین نیش دیاریکەی غەڵەت بی لەوەی دیکلان ڕایس وەکو باشترین نیش دیاریکی تێمە لای کۆمنتەکان بڕوات بە شانزەی لە تۆپیان هەموو شتێک خۆستنەوەی هەلەکانە ئەی چۆن بڕوان بە شانزنێ ئەرەوەڵا شانزەونە بڕوان پێهێتی تا ئەو خۆیان لە بەسە بەڵام شانز وەکو ئەو دیوە نە شانز وەکو خودی وەکووی کە ئیتر تۆ جاری وایە تۆپێک ئاراستەیەکی شودلی بۆ گۆڵ ینی ئەم تۆپە ئاراستەی خۆ وەرەگرێ ئەمە ینی بۆ نمونە ئەو دوو لێدانە ڕاستەوە خۆی دیکلان ڕایس بەرامبەر بە ڕیال مەدرید لیگە کواتوانیوەتی لێدانیوە لێ نە بەڵام ئەو دوو تۆپەی لیە جێگەی خۆی گرت جێگەی خۆی گر مەجای تیانە بوو کا بواە گۆڵ بووە ئەمە بەشێکە لە شانس بەزووگوی چانس بڵێ مۆڵام تیپە ئیلا بە شانس بدێن نا بەم بێڕێزیێنە کاک مەحسینەڵێ بەڕاستی پاریس شایستی خۆی بوو لە ڕاستیدا پاریس هەرچی بێزەکانە دەریکە ئەرسناڵ وانە بوو پیرۆزە لە پاریس نە ئەرسناڵ یاریکی زۆر ناوازەی پێشکەشکرد وە هەموو بۆچوونانشی پێچوانە کردەوە کە بڕوایان وا بوو ئارسیناڵ سێویچ و چوارویچ لە یاری کۆتایی یادۆڕێ کە بگرێ بە یاری پاریس سەن ژێرمان بوو هەموو هێزی خۆی نەیتوانی هەر بە یاری گۆڵ ئارسناڵکە ئیلا بە لە تۆپی وەستا و گۆڵی لێکرد بۆیە باو بۆچوونانەتان بیر نەچێتەوە کە قەنەعەت وا بوو لەوەی کە پاریس 5 گۆڵەکە لە ئارسناڵ لە یاری کۆتایە بگرە بە یاری ڕاگرتن بە ئێرستان زۆر باش پاریسی ڕاگرت کاگەردیڵە لەمڕۆ یاریانەکان تاو هیلاک بوون بەدەست ڕیال چاڕی بەرنامە جیازەکەین پێیان لە مدوار ڕێزەدەیە کاک محەممەد سوپاس دەکەم کاگەردی عەلیکم سەلام کاک نەجات کاک چۆمان ئەڵێ باتنی خلیفی پەرێز دەستی لە هەمانەکە دەرچوو سەردەمی پارەیە بۆیە پاڵانبوونی پاریس شتێکی چاوەڕوان کرا بوو بە هەموو پێوەرەکان کاگونەرێمە باسی ڕایسمان کرد کاک مقدا دەڵێ ئەی بۆ لە جامەکەی مەبەستی لە جامی جانیانەکانە دۆڕا بەرامبەر بە چێلسی جا تۆ بتوێتی پێگەمو یاریەکان بەرێتەوانێ تر مشکیلێ مەشتی وان نابێ ئەرسیناڵ سەربەزانە دۆڕا یاریی جوانی نەکردگەر بە تۆپی خشک یاریان کرداوە گینتەریان لەدات تێبینیی زۆر جوانە بەڵێ ئەگەر ئەرسناڵیش بامان شێوە باتایە شێواز یاریکردنی خۆی بەسەر پاریس ساپسەپێنێ دوور نەبوو بۆ کوەنتەریان لێبێ و بە 5 گۆڵ بدۆڕانایە کاکەی هاندەرانی دۆرتمۆند خۆستان لە قۆناغی کۆمەڵەکانە لە بایرنیشی بردەوانێ و لە ئینتەریشی بردەوانێ و تەخۆ لەمە باشتر چی بکە چیاتۆتە بەردەمی ڕایماڵە تیپی تر هەیە بە هەر بەر تیپیش نەکەوت و ماڵاوە یەک نانە و قسێ تەواو نییە بەرسناڵ بەر هەچکامێکیان کەوتە توانایەوە بوو بگاتە یاری کۆتاییوە بگریشە لە 2 ساڵی ڕابردووە تاکە تیپێک کە بەرامبەر بە ئارسناڵ بەرامبەر بە پاریس سەن ژێرمان زۆر بەهێز دەرکەوت بێ ئارسناڵ وەستۆن ڤێلا بوو هیچ تیپێکی دیکە نەیتوانی بۆ بەهێزی ڕوبەڕوویان بێتەوە کاگەڵمەتەڵێ بە ڕۆشتنی کلۆپ و نەبوونی گواردیۆلا و نەبوونی کلۆپ ڕانەری گەورە چێرفی خولی ئینگلیزی دانابەزێ نەخێربەی جۆرە دانابەزێ ئینگلیس خاوەنی یاریزانی زۆر بەتوانایە ڕەنگە لە ڕووی کۆنگرە ڕۆژنامە نووسەکان و کاری ڕۆژنامە نووسان قیمەتی کۆنگرە ڕۆژنامە نووسەکان کەم بێتەوە بەڵام ئەوەی کە جیاوازی دروستکردۆ بوونی ئەستێرەکانە لە پریمەر لیگ کاگڕەوا لە کاک محەممەدێکی بە جیاوازێکی زۆر لە پێش ڕانەرەکانی ترەوە پێم وانی هیچ ڕانەرێک هەر لێشیەوە نزیک بێت 100% قسەیە لە 2-3 ساڵی ڕابردووە هەروایەوە و کارانەی ئینگلیزی کە لە ماوەی 6 ساڵی کارکردنی لە چامپیۆنز لیگا کردوێتی بالفعل وایە بەڵام ینی تا ئێستا وا دەرەکەوێ کاک مازیار پێ دوایە لە کاتی گەڕانەوە ڕیال مەدرید پاریزەر توانای دەست بە سەراگرتنی ئەوروپایە بێەوە بابەتی یارەکان و وردەکاری چوکی نێو یارەکانەکرێ ئەڵێ ناکرێ بەراوردی فلیک بە ئینگلیشی بکەی ئەو پارەی بۆ ئینگلیشی کراوە بۆندانی بۆی کراوە دووقات و سێقاتیەوەی بۆ فلیک کراوە هەر بە لاماسیا فلیک تا قۆناغی زۆر باشۆش پێگاتی پاریس زۆر کامڵە لە چاو بەرشەلۆنە بەراوردی فلیک بە ئینگلیشی ناکرێ بەراوردی شێواز یاریکردنم کردو عنی بۆ نمونە تەطبیقی شێوازێکی جیمپرسینگ کە ئێستا فلیگیکا لەگەڵ بەرشەلۆنەیە بەراوردی خودی کەسی ڕانەرەکان ناکرێ و ڕەنگە بەراوردی خودی کەسی ڕانەرەکانی شکی فلیک ئەو هەموو پارێش سەرفکە و ناتوانێت بگاتەوە بە ئینگلیشی و ڕەنگیشە فلیک نیوەی ئەو پارەی ئینگلیشیش سەرفکە هەموو دەستکەوتانی ئینگلیشی دووبارە بکاتەوە نه ئێمە بەراوردی جێبەجێکردنی شێوازی جیمپرسینگەکەین کە هەنز فلیگیکە کە بۆ نمونە یۆرگن کلۆپ کردوێتی لە ڕابردووە بۆ نمونە شێوازی تۆتال فوتبۆڵ باسەکەین کە گواردیۆلا کردوێتی ئێمە باسی شێواز یاریەکەین کاکە حەمەدجان کاک نەوزاد سڵاو لە تۆ ئەڵێ
کاکێوان ئەڵێ حەقا ئەرسناڵ پێکەرێ بۆ ئارتێتا دروست کرد لەبەر دەم دەرگای ساحەکەدا ئاخر ئەو بە ترۆسارد و مادویچی و مارتینێلی و ئەنجامی بەدەستێنا کە هەندێک قاچێکی دۆکۆ و ڕافینە یاری ناکەن وڵی ڕەحمەتت لێبێ وڵی تێبینێکی بەجێ وڵی دەستخۆش کاکەوان کاگڕەوەن دەڵێ هەموو کادە و ڕانەرانە ناو ناوبانیان دەمێنێتەوە کە فەلسەفەی کرۆڤ ئیش دەکەن کە پێی هات و گۆڕانکاری لە تۆپی پێی مۆدێلن کرێ و ڕانەرانی بە برگری یاری بکات مێژویان هەموو یەک ساڵە هەمووی 1 بۆ 2 ساڵ شو سەر باسی مۆرینۆ ئەمە خۆ ئەوانیش خۆ نەبێ دەستکەوتە خۆ تو ئیندێکی شێوازی یوان کڕۆی جێبەجێەکە ئەندێکی تێکەڵی هەموو یارەکان جێبەجێەکە کەسی بێبەش نەکردە و یعنی بۆ زانیاریشت کاکە یعنی جارێکتر بڕۆن ئەبدەیت ئەم زانیاریانە بکەنەوە تۆتال فوتبۆڵ ینی دەجارمان و تۆتۆ هی ڕینۆس میشێلە ڕینۆس میشێل داهێنەری ئەم یاریە ڕینۆس میشێلە دواتر یۆهان کرۆیڤی مەزن هاتووە گۆڕانکاری تیا کردووە هەر لەمەیە دواتر لە سەردەمی نوێیە پێپ گواردیۆلا هاتووە جێدەستی خۆی دووبارەوە هەر لەم شێوازە یاریکردنەیە سەلمانۆتەوە ئەمە سلسلەیە هاتووە بەس ئێندێشی هەموو شێوازەکانی یاریکردن تەطبیقەکە باشە ئەزیزەکەم هەموو شێوازەکانی یاریکردن تەطبیقەکە بۆیە یعنی کارکردنی ئێندێشی ڕەنگە جیاواز بێ بۆ ڕێنێ ئەمە تەواوە اینجا ئەو دەستکەوتانەی کە تۆش باسیەکەی وانە ینی تۆ بۆ نمونە مۆرینۆ بە تیپێکی بچووک و پۆرتۆ هەر ئەکرێ بم شێوازە یاریکردن تۆ بێی نازناو بەریتەوانێ بەڵام کاتێک لە ڕیاڵ مەدریدا بووە ئێستاش ڕێکۆردەکەی ڕیاڵ مەدریدی ناشکێن لێ 120 گۆڵی کردو و 100 خاڵی لە لیگایە هێناوە ئەتۆ ئەمە چی ئەمە بە شێوازی بەرگری کردوێتی بە شێوازی بەرگری ئەمە ڕوویا کە لە چێلسیا بوو بەرگریە کرد کە لەنگەڵ ئینتەر میلانە بوو بە ناچاری لەگەڵ بەرشلۆنای بەرگریەکردنا لەگەڵ تیپەکانی ترا بەرگری نەکرد لەبەرەوە گرنگە تۆ هەموو شێوازەکانی یاریکردن تەطبیقی ڕەوەنجیان ئەو زۆر گرنگە بەڵام تەبعەن بۆ تۆپی پێی مۆدێرن بە تایبەتی لەو سەردەمەی کە گواردیۆلا دەرکەوت لەگەڵ بەرشلۆنای تا ساڵی 2021 باڵادەستترین شێوازی تۆتال فوتبۆڵ و شێوازەکەی یۆهان کرۆیڤ و گواردیۆلا و ڕینۆس میشێل بوو بەڵام ئێستا سەردەمێکە لە تۆپی پیاوە پێشکەوتن ڕوویاوە نابێت لەسەر شێوازێکی دیاریکردنی دیاریکراوە بێنیتەوە هەم بە دیوی بەرگری هەم بە تیوی هێرشبەری هەم بە دیوی گۆڕانکارەکان لە دیوی هێرشبەری ئەبێت هەموو خەسڵەتەکان لە خۆگەڵ خۆ تاکۆ بکەیتەوە ڕەونجیان شێ باڵۆن دۆر دەباتەوە بێت چاوەڕێی مۆندیال کەین بێم وە ئەندێکی هات میسی لێ نەما بوو آخر لە ڕێکەوتنەکەی هێمەنجان لە ڕێکەوتنەکەی کە پێشتر گفتوگۆی لەگەڵ کرابوو بڕیار لە سەرەوەی رابوو هیچ ڕۆشنی مێسی شتێکی حتمی بوو لە پاریس سەن ژەرمان بەڵام پێشتر کە پاریس سەن ژەرمان چونکە مێسی بۆ 2 ساڵ گرێبەستی لەگەڵ پاریس سەن ژەرمانە کردبوو ساڵی سێمیش بژاردنەوەی دیرێژکردنەوە بێ لەسەر ڕەزامەندی هەردوولا بەڵام هەرو کادێنریکی داوایەوەی کردبوو کە ئەستێری ناوێت لە تیپەکە بەڵکو سەر لە نوێ لە تیپێکا دەست پێ بکاتەوە نەگەوی بڵێم ئەندێکی مێسی ئیزن نابێ ناشتی وام نەوتووە کە جوانیڤێس زیاتر لە 120 خۆڵەگیاری کرد وەک ئاسک وا بولارەکە ئیشاڵا کاتێکشتر باسی دەرکردنی سڵۆتەکەین ئەڵێ هەستمە کرد هەندەرانی ڕیاڵ دژی پاریس بوون کاک محەممەد دەڵی ڕایەنەر ئارتێتاشە چۆن دەبێت لەم کاتە قورسیە پەنارتی بدەیت بە بەرگری پگوردە کاری پەنارتی بابەتی چیترە وەڵاهی دژی پاریس بوون نازان من وەکو خودی خۆم نەخۆشەویستیم بۆ پاریس سەن ژەرمانێ نەخۆشەویستیم بۆ ئەرسناڵ هەیە یعنی یاریکی تەبیعیە بەڵام وەکو شێوازەکانی یاریکردن وەکۆی کە بۆ نمونە من حەزم لە کلاسیکا بۆ من حەزم لە بەرگریە ئارەزوێگە بۆ ئەرسناڵ بە بەس وەکوی کە بڵین پاریس پێویستی بە گۆڵچێکی سوپەرەی تر وڵی خۆی ئەمە شانسەکەی کە تۆ هیچ گۆڵپارێزەکەی لەدانێکی سزانە گەڕێتەوە بەڵام لە کۆتایی یاتی بەرامبەر دوو لەدانی سزا لە دەست بە ئەمە چانسەکە لە بێتەرکیزیتی پێڕکابەر نەگلا بابەتی خۆتۆ بۆیە لە کۆتای ئەمەوە بڵێن پاریس سەن ژەرمان پاڵەوانێکی شایستە ئەنگلیکی ڕانەرێکی شایستە ئەنگلیکی بەرەونووسینەوەی مێژوویی گەورە هەنگاوەنێ و ئەنگلیکی بەرەو ئەو هەنگاوانێ ببێتە سەرداری ڕاهێنەران لە تۆپی پێ تێبگە لەم قسێ بەرەو ئەوە هەنگاو ئەنێ هاتە